خوای تبارك وتعالى فرمي ولا تنسوا الفضل بينكم. ژیانی ئینسان پڕە لە قەرز، بەڵام هەموو قەرزەکان پارە نین. هاوڕێیەکت لە کاتی ناخۆشی لەلات دەبێت و دەستت دەگرێت ئەوە قەرزێکە لە ئەستۆت و ئەو کەسەی دێتە لات و لە کاتی دڵتەنژی و دڵت دەداتەوە و پێت دەڵێ خەم مەخۆ و هاوکارت دەبێت ئەوە قەرزێکە لە ئەستۆت و ئەو وشە جوانانەی لە کاتی دڵتەنژی بۆت دەگۆترێن و دڵت خۆش دەکەن ئەمانەش قەرزێکن لە ئەستۆت. مەرج نییە ئەو قەرزانە بدەیتەوە، مەرج نییە بدرێنەوە، بەڵام سەفلەمە بە و لەبیریان مەکە. وعد کارەکانت لەبیر ناکەم و لەبەر چاومە دەزانم لەبەر من کردوتە بەخواتە نەسپێرم.